لەلایەک چەکی باوەڕی پیرۆزی بەرگری کوردایەتی لەشانە لە سەد لای ترەوە خێر و چاکە و سەدەقات دەکات. فەرماندەیەک لەلایەک دەیان داستانی نەبەردی تۆمار کردووە و لوتی دوژمنانی میلەتەکەمانی شکاندووە بووەتە جێی ترس و بیمی دوژمن. لەلایەکی ترەوە دەڵێت خودایە هەموو هەنگاوێکم لە پێناو ڕەزامەندی تۆیە. ئەم پیاوە ڕەمەزان دێکۆنیە. ئەو مزگەوتانەی لەسەر ئەرکی ڕەمەزان دێکۆنی دروست کراون و نۆژەن کراونەتەوە. مزگەوتی گوندی یەخیماڵی ساڵی 1998 دروست کراوە. خۆزگە هەموو مەسوولەکان وابوونە لە هەموو حیزبەکان. تا ئێستا بچووکترین غەڵەتم لەم پیاوە نەبینی. ڕۆژێک لە ڕۆژان نەمدیوە بچێ بە گژێک زەلامە. هەچی باسی ئەم پیاوە بکەین بەلام و کەمە، هەچیەکی دەربارە بڵێن هەر کەمە. مزگەوتی دروست کردۆ ماڵی ئاوا بێ یا ڕەبی خوای گەورە هەزار ئەو نەیباتوێ بەخوا چادری ئێرە خەڵکەکەی خەڵکی لادێ بتێنە تێ دەست کردو چادری تازێ بۆ کردن ماڵیان ناوا بێ. هەر ئەم مزگەوتەش نییە با من چونکە من لەگەڵ یا بووم. مزگەوتی دێکۆنی سەر لە نوێ نوێژەن کردو، مزگەوتی دێ ڕەمەزانی سەر لە نوێ نوێژەن کردو، مزگەوتێکی لە ئاوارەکانی ڕاپەڕین کردووە من خۆم ئاگاداری بووم ئەوەی کردووە. مزگەوتێکی کردووە لە مەعمەلی ڕۆنەکەی ئەربەد، مزگەوتێکی کردووە لە دار بەڕوولە. ئەم پیاوە ئیتر لەمە زیاتر ئەبێت چی لێ چاوەڕان مەسوول نییە بتوانێت وەکۆم پیاوە هەڵوێست بکات. ناتوانێت هیچ کەسێ نییە بڕوان ناکەم لەم کوردستانە بە حیزبە ئیسلامیەکانی شۆیڵێم. بەقەی ئەم پیاوە ئیشی جوانی کردبێ و کاری چاکەی کردبێت. ئەمان کاک ڕەمەزان هەموو هەوڵێکی یا تێگەی لێرە ئیتر ئەم مزگەوتەی لێرە دروست کردەوە. تێگەی 98 بوو 98 دروستی کردوە حەمدوسەنا بۆ خوا ئیتر هەموو وەسەرفێکی لەسەر شانی ئەو بوو. تێگەی حتا وەڵای ئەتوانم بڵێم چادری مزگەوتەکەشمان ئەو بۆی کڕێگە. مزگەوتی گوندی دێ ڕەمەزان ساڵی 2001 دروست کراوە. وتم سەرەتایکردنەوەی هەموو مزگەوتی عادەتەن عورفێکی کردەواری خۆمان هەیە شتێکی جوانە ئەڵێن ئیفتیتاح ئەکەینەواتە کردنەوەی ئەو مزگەوتیا خۆتکردنەوەی ئەو شوێنە. من بەم پیاوە بەڕێزەم وتم ئایا کاک ڕەمەزان حوزوری ئەبێ لەکردنەوەی مزگەوتەکە و ئیفتیتاحی مزگەوتەکە بێن و تیمامۆسا حەزی بەوە نەکردووە کە بێت خۆی دەروخات و ئەم بابەتانە هەر ئەوەنە مجرد وتوێتی ئەم کارە لەبەر خاتی خواکەم و ئێمەش شەرع ئەمری پێکردوین بە ظاهیر حکوم بین. دڵێ ئەو پیاوەمان شەق نەکردووە ئەو قسەی کردو توێتی حەز ئەەکەم ئەم مزگەوتە بکەمەوە تەسلیمی جەنابتانی بکەم دێت پێویست بە ئیفتیتاح و خۆ دەرخستن و بەرکامێرە ئەم بابەتانە ناکە. ئەوەی کە حەقیقەتەوە ڕاستیە ئەوەی کە بینیمانە لەم پیاوە ئەم شتە باشانە بوو. ئێمەش ئەو نەمان لەسەرە دوعای خێری بۆ بکەین بڵێن یا ڕەبی خوایە جەزای باتەوە ئینشاءڵڵا. بۆ بەرچاوڕوونی گشت لایەک فەرماندە دێکۆنی پێش ڕاپەڕین و پێشەوەی بێتەوە ناو شار لە کاتێکدا لە شاخ بووە هاوڕەکانی هەر یەک لە بەڕێزان حەمەی حاجی مەحموود سکرتێری حزبی پارتی سۆشیالیست، نوری حەمەعەلی، مەلا فایق، ئیبراهیم قاچری لە پارتی دیموکراتی کوردستان، عەتا سەراوی، ئەحمەد قەدەفەری لە یەکێتی نیشتیمانی کوردستان و کاک عەلی بچکۆل لە بزوتنەوەی گۆڕان. لەم کەسایەتیانە بپرسن کە خاوەنی چ سەروەت و سامانێک بووە لە شاخ بۆ ئەوەی بزانن ڕەمەزان دێکۆنی هیچ دەستکەوتێکی مادی لەسەر حسابی حیزب و حکوومەت دەست نەکەوتووە تاوەکو خۆی پێدەوڵەمەند بکات. مزگەوتی گوندی دێکۆن لە ساڵی 2006 نۆژەن کراوەتەوە. ئەم پیاوە بە قسە دوایی نایە چەند مزگەوتی کردێتەوە خۆرە مزگەوتی ئێمە نیە برا چەندها مزگەوتی هەیە. ئەم پیاوە ئیتر پێویست بە ناکات تەعزیەمان لەگەڵمانە
خۆشیمان لەگەڵمانایە ناخۆشیمان لەگەڵمانایە ئەم پیاوە حەچۆن باسیکن تاریفی نادرێت حەچۆن باسی بکەین بەڕاستی تاریفی نادرم پیاوێکی کۆمەڵایەتیە پیاوێکی مەسەلا داوێن پاکە دەم پاکە ئیتاعاتکەرە خێرکەرە نوێشکەرە ڕۆژوگیرە ئێتا حەچی بڵێ هەر شوێنە بڵێ باسی بکەین کۆتایی نایە نیشانازی ئەمەیە ئێمە فەخری پێوەکەنەوەی کاک ڕەمەزان دێکۆنی شەڕی داعاشی کردووە کەوتیانە کاک ڕەمەزان دێکۆنی فڵان منتیقەی گرتووە فڵان شوێنی گرتووە ئێمە لەرە پێمان خۆشەوە دوعای خێرمان بۆ کردووە مزگەوتێکمان هەبوو سەردەمی بەعسە ئەو کاتەی شاڵاوی خاپورکردنی گوندەکان هەمووی گوندەکە تەخت کرا بوو گوندەکەیش مزگەوتەکەشمان تەقێنرا بوویەوە بەڵام هەیکەلەکەی مابوو لەسەر ئەرکی خۆی کاک ڕەمەزان ئەی هەیکەلەکەی فراوان کرد و تعمیری کردو و مزگەوتەکەی بۆ تعمیر کردینەوە ئاوادانی کردەوە ئەمە خاڵێکی تر ئەو پیاوە بەڕێزە لە ساڵی 2003 هەستا بە دابینکردنی مۆلیدەیەک بۆ گوندەکەمان مزگەوتی شەید خەسرە و حاجی بەکر محەممەد کۆزەڕەقەی لە گەڕێکی ڕاپەڕینی شاری سلێمانی ساڵی 2007 دروست کراوە. ئەم مزگەوتە کە ئیسە ئێمە تایە دانیشتین و کۆی بوونێتەوە و خەڵکی تایە عیبادەتەکات ئەم عیبادەتە ئینشاءالله هەموو خەیر و چاکەکانی ئەگەڕێتەوە بۆ ئەو کەسێک کە بووەتە سەبەب و دروستکردنی ئەم مزگەوتە کە ئەویش کاک ڕەمەزانە مەشهور بە ڕەمەزان دێکۆنی کاک ڕەمەزان دێکۆنی لە ساڵی 2007دا هات بە تعمیرکردنەوە و ئەحیاکردنەوەی ئەم مزگەوتە کاک ڕەمەزان دێکۆنی ماڵی ئاوا بێت و خوا بیکا بە قەسرێک لە قەسرەکانی بەهەشت بۆی جێگەی خۆی بکاتەوە لە بەهەشتا ئینشاءالله هات لە 2007 لە ئەساسەوە خانوەکانی لابرد و دەستی کردەوە بە دروستکردنەوەی ئەم مزگەوتە حتا ئەو کاتە خانووی ئیمامیشی تیا دروست کرد و بیرێکیشی تیا هەڵکەن من ئێستا بیبینم نایناسم وەک شخصی بەس پیاوێکم ڕاستات بۆ لای بەردەم مەکتەبەکەمان پیرە کرد وتمان پێویستمان بە برێ پارە هەیە ماڵی ئاوابێ ئەو برە پارێشی بۆ ناردین و بەردەم مەکتەبەکە تقریبان چەند مەتێکێتی لە قڕوقڕا و ڕزگارمان کرد ئەم مزگەوتە گەورەیەشی دروست کردووە کە ئەم گەڕەکەی ئێمە تیا سوودمەند بووە شاڵڵا هەموو مەسوولەکانی ئێمە لەم گەڕەکە کە تیاەتی زۆر بە پلە لە پشت ئەوەن ئیشێکیان بۆ کردنا بە قۆمەی کاک ڕەمەزان دیار وایە ئەم مزگەوتەی کردووە هەموو تاعەتی تیاکەین نوێژی تیاکەین سوپاس و ستایشی خواکەین دوعای خێریش بۆ کاک ڕەمەزان دێکۆنیەکەین مزگەوتی گوندی کۆڵەبی ساڵی 2008 دروست کراوە. ئێمە وەکو کۆڵەبی مەمنونی ئەو پیاوە بەڕێسەین لە بێ ئاوی و لە بێ خوشکە ساڵیە چەند بیری لەم دیا جێبەجێ کردووە و لە بێ ئاویە بیری بۆ ئەم خەڵکە هەڵکردووە و لەسەر ئەرک و سایت بوو گیرفانی خۆی دواتر لە 2008 مزگەوتی گوندی کۆڵەبیمان کە مزگەوتەکەمان هەر وجودی نەبووە وەلحاڵ مزگەوتی بۆ دروست کردوین لەسەر ئەرکی خۆی وەکو کاری یاسای و قانونی ئەوەی کە پەیوەندی بە مزگەوتەکەمانە بێ بۆی کردوین و مزگەوتی بۆ تەواو کردوین دواتر پار ساڵی ڕابرد و مزگەوتەکەمان پێویستی بە نوێژەن و پێویستی بە گەورەکردن کردو ئەم پیاوە بەڕێزە بۆ جاری دووهەمیش لەسەر ئەرکی خۆی و کاری یاسایی و قانونی و بە فراوانکردنی مزگەوتەکە هاوکارمان بۆ هەتا لە ئازار تا ئەم دەقەیە پەیوەندی مزگەوتەکەمان ئیش و کاری مزگەوتەکەمان بۆ پیاوە بەڕێزێ ئەو پیاوە ئیشەکانمان بۆ جێبەجێەکە ئێمە مەمنونین وەکو دانیشتوانی گوندی کۆڵەبی مەمنونی ئەو پیاوەین و سوپاسێکین و پیاوێکی بەڕێزە و لە غەیری چاکە و پیاوەتی و وەفا نەبێ هیچ شتێکمان لەو پیاوە بەڕێزە نەبینی بەنسبەتی کاک ڕەمەزان و کاک ڕەمەزان 2008 ئێمە مزگەوتمان نەبوو مزگەوتێکی لەسەر ئەرکی خۆی بۆ دروست کردوین و دوایەویشە ئەم مزگەوتە کە پێکمان داوە لەگەڵ چەند کەسێکی تەیە هاوکاری کردین هەتاکو ئێسە یارمەتیاوی و دەستیشی تایەتی چەند ساڵی ئاوشتە ساڵی بووە بەڕاستی سیاری بۆ نابی دیری بۆ ئەڵکەندین هاوکاری کردوین نێشتووە ئەم دێ کەم و کوڕی بێت لەلایەن کاک ڕەمەزانەوە کاک ڕەمەزانیش بەڕاستی پیاوێکی ماقولە پیاوێکی بەڕێزە هەتاکو ئێسێمە کەم و کوڕیمان لێ نەبینیوە لە سنوورەکەشە بەڕاستی یەکە پیاوە یعنی دەستی هاوکاری بۆ هەموو کەسێ درێژ کردووە بەڕاستی پیاوێکی بەڕێزە و زۆر سپاسی ئەەکەین دەستی خۆش بێ ئێمە دەستخۆشی لێەکەین لە میشوکارە کە کردوێتی بۆ گوندی کۆڵەبی
لیوا ڕەمەزان دێکۆنی ئەم فەرماندە دەست و داوێن پاک و شکۆمەندە هەر لە منداڵیەوە چەکی باوەڕی بەرگری نیشتیمانی کردوتە شان و بۆتە مۆتەکەی دوژمنان و هەر لەگەڵ هێنانی ناویدا دوژمن چۆکی دێتە لەرزی چونکە دەزانێت بە چ ورەیەکەوە ڕوو لە سەنگەر دەنێت مێژووی ئەم پیاوە پڕە لە ئازایەتی و مێژوو خۆی شایەتی بۆ دەدات کە دەیان جار بۆتە مۆتەکەی دوژمنان ڕەمەزان دێکۆنی ئەو فەرماندە سەربازیە مەیدانیە کە دەیان و سەدان کاری خێرخوازی کردووە بەبێ ئەوەی تەنها جارێ ناوی بهێنرێت و بەبێ ئەوەی لە بەردەم هیچ کامێرا و ڕاگەیاندن و مەجلیسێ ئامادە بێت باسی تەنها یەک لەو کارانەش بکات کە ئەنجامیدا ڕەمەزان دێکۆنی مزگەوتەکان بنیاد دەنێت و ئامادە نییە تەنها جارێکیش ناوی ببرێت تا نەڵێن بۆ ناوبانگ کردوێتی دەیان و سەدان منداڵی بێباوک تێر و پۆشتە دەکات و ئامادە نییە تەنها جارێک ناوی بهێنرێت لەم راپۆرتەدا دەبینن ڕەمەزان دێکۆنی چەند چۆتە نێو قوڵایی دڵی هەژاران و مسلمانانەوە چەند بەتەنگکردنەوەی ماڵی خوددا و خزمەتکردنی ئاینی پیرۆزی ئیسلام و چەند پابندە بە ئەخلاقی پاک و ڕەوشتی بەرزی مرۆڤایەتیە مزگەوتی حاجی ئەبوبەکر حاجی محەممەد لە شارۆچکەی عربەت لە ساڵی 2012 دروست کراوە پیغمبر فرمی صلی الله علیه وسلم من بنى مسجدا لله بنى الله له مثله في الجنة هر کەسێک مزگەوتێک بۆ خۆی پەروەردگار بکاتەوە بە وێنەی ئەوە خۆی پەروەردگار لە بەهەشتا ماڵێکی بۆ ئەکاتەوە جا من مێژووی ئەم مزگەوتی کاک ڕەمەزان دێکۆنی 2011 کە من ماڵم هاتە عربەت جەنابی کاکە کەریمی حاجی عەزیز هەر پێش دروستکردنی ئەم مزگەوتە لە هەوڵا بوو مزگەوتێک لەم دەبەرا دروست بکە لایەنی پەیوەندیدار ڕەزامەندیان دەرنەئەبڕی هەتا مسلمانێک زانیاریم لای پێی وتووە کاکە بۆ ناچی بۆ لای کاک ڕەمەزان بۆ ئەوەی هەم خزمتە و هەم دەستی ئەڕوا بەڵکو شتێکت بۆ بکە کاکەریمیش ئەچێتە لای کاک ڕەمەزان ئەڵێ ئەوش ئەڵێ بەسەر چاو بەڵام بە مەرجێ من خۆم دروستی ئەەکەم ئیتیفاقەکەن و لە ئەنجامە کاک ڕەمەزان ئەم مزگەوتە دروست ئەکا خوا پاداشتی باتەوە مزگەوتی گوندی دار بەڕوولە ساڵی 2014 دروست کراوە من ناوم هیوا حاجی عەبدوڵایە خەڵکی ئەم گوندە گوندی دار بەڕوولەیە ئەم مزگەوتەش مزگەوتی دار بەڕوولەیە کە دروستی کردو کاک ڕەمەزان لە سا هەفتای کاک ڕەمەزان هاوکاری تیا کردووە ئێمە دوعای خێر بە کاک ڕەمەزانەکەین خوای گەورە پایداری کەم نمونەی هەر زۆر بێ و زۆر سپاسی کاک ڕەمەزانێک کاک ڕەمەزان بەڕاستی لە هەموو شتێکا دەستی خێرخوازی هەبوو و لایەن دەست پێشتر بوو لە ئارچیشە زۆر مزگەوتە دانی زۆر هاوکاری مزگەوت ئێمەکی دۆ بەڕاستی لە مەترەکەشە پیاوێکی زۆر دیندار و ڕوو لە خوایە بەداخەوە لە بەرامبەر ئەم هەموو چاکە و دڵسۆزی و مەردەی ڕەمەزان دێکۆنی زۆر کەس و لایەن بە مەبەست دەیانەوێت ئەو خۆشەویستی کۆمەڵگە و مرۆڤایەتی و مسلمانان کاڵ بکەنەوە هاوکات ڕەمەزان دێکۆنی لە ڕابردوودا هاوکار و هەماهەنگ بووە لەکردنەوەی دەیان مزگەوتی دیکەدا پیاوێک هەنگاوی خێر و چاکە بنێت و ڕازیکردنی خوددا گەورەترین تاقە مەبەستی بێت خودداش پاڵپشتی دەکات و هەمیشە خۆشەویست و خۆشەویستتر دەبێت دوژمنانیش سەریان شۆڕ و شۆڕتر دەبێت دوجاریش خوددایەک هەیە ڕاستیەکان بخاتە پێشاوی کۆمەڵگە و کەسانی باشیش بەڕاستیەکان گەورەتر دەبن فەرماندە دێکۆنی زۆر بێباکانە ڕوو دەکاتە حکوومەت و سەرجەم لایەنە سیاسیەکان و کۆمەڵانی خەڵکی کوردستان کە ئەگەر خاوەنی بچووکترین ناپاکی و گەندەڵی بێت ئەوە بە بەڵگە لە ڕێی دادگاکانەوە بیخەنە